جێبگە ڕەشت بەڵێ هەر ئێستا ڤۆیسێکی لە بۆ دەنێری باشە دەرێ سەرتی ئەوەی لەسەر تۆ زانیومە ڕاستە هەر ئەوەنەوە تەواو ئەو دەتەواو ئەو دە بزانە چ ڕوو دەدا هەر زۆر باشە سەرتیب ئەوەی لەسەر تۆ بیستومە ڕاستە کورە کاکە سعدی فشەوە تا جواب نایەتەوە کاکە تو پەلەی مەکە ماڵ داوابی پەلەی مەکە عەزیزەکەم کاردی خەڵکی دەخوا خەریکە و دڵام مەتەقێت هەتا پارەکەی لێ وەرگرتم بیجار دەستی ماچ کردم و لای ماچ کردم وایە قەردە وایە ئەوەی دەستت ماز دەکەن دوای عکس دەبتەوە ئەینە دەبی ئەتۆ دەستی ماز بکە ئەینە بیستووە بەگریان لێ وەرەگرێت دوای بە پێکەنینیش بۆ نایەنێتەوە ئەبێشی وێن واوای لاکەی بە دوایە ڕەحمەت لە بابت ئەرە وەڵا جوابی مەتەوە جوابی مەتەوە هەڵە چیت لەسەر من بیستووە هیچ با جوابی بەمەوە کاکە نا مالێکی شەکەم لێتێک بەداوە تەکیت کورە تۆ ئیژمالیکە کورە آخر قەرزەکەم بەفەوتێ کورە بە قوربانت میهمالیکە ئەو ئیمالم کرد لەسەر قسەی تۆ دانی دانی مۆبایلەکەی دانی ئەوە دامنە ڕەشید باز بزانە چیلی دەکەم جەڕەسە سعدی کورە هەر مەگرە هەر مەگرە هەڵەگرم هەر مەگرە کورە با جواب بەمەوە کورە هەر مەگرە لێم تێک مەدا ئەوە جواب نەدایەوە مەدەوە ئەو جارە کردیەوە نییە جوابیدەوە ئەنجارە گەر کردیەوە جوابی ئەمە باش نەیکردەوە سعدیە ترسم قەرزەکەم فۆتێ نەیکاتەوە نەیڵا جوابی بەمەوە کۆتە ڕاوەستی ئەرە وەڵا نامەیە نامەیەکی تری نات چ دەدێت نامەکەی ئەڵێ بۆ جواب نایتەوە لێکڕێ لێکڕێ با دیسان بکاتەوە دی کورە سعدی جەڕەسە با جواب بەمەوە بۆ خاتی خوا بەڵێ کاکە ڕەشید باشی زۆر سپاس بژی کاکە گیان تخوا بمبورە وەڵی چەند ڕۆژە بەو قەرزانە خەریک بووم هەنێ ئەشیامان بۆ هاتبوو هەنێکی بە غەڵەتی هاتبوو داوا لێبوردنەکەم بەڵێ بەڵێ زۆر ڕاستە ڕاستەکەی وایە وایە ئەرێ کاک ڕەشید شتێک ئەتوو چ شتێکت لەسەر من زانیوە وەڵا ئەوەی ڕاستی بێت کە هاتم پێتەڵێم ئیستا پێت ناڵێم لە تەلەفۆنا ناکرێت دەبیڵێ دەبزانم بزانم چێ شتەکە زووتر بیڵێ وەڵی ناڵێم کە هاتم بە باشی پێتەڵێم تەکیید بە لە تەلەفۆنا شتە ناوترێت ئەرێ دەبیڵێ کاکە نابێ بزانم چیم بەسەر هاتووە سەرتیب سعدیم باشی کاک سعدی سەلامەت بی سەرتیب برا مەوزوعەکت لەسەر بڵاو بیتەوە بەس پێشەوەی باسی ئەو مەوزوعی بکەین ئەری ئەو قەردەی ڕەشیدی لۆ نادەیەوە کاچی من کاک سابیری خەزورت دوێنێکە لە لای من بوو هەرویستم باسی بکەم گوتم ئەی بەبا مۆزوعەکە گەورە نەبیتن ئەو قەردەی بدەوە چاوەکەم کاک سعدی بۆ تۆ بەتەماچی بە خەزورم بڵێ خێر عەزیزەکەم ئەتو قەردی خەرچت خواردیە مەوزوعەکیش بڵاو بیتەوە بەڕاستی ئەگە وابیتن دەنم ئەو پارانە بداتەوە قەردی باشترە نەک لەولای سەرفیکە باوکە ڕۆ کاک سعدی ئەو مۆزوعەتیەوە تۆ چێڵێ ڕەشید بێ لۆت باز دەکاتن عەزیزەکەم بەس پارەکەی بدەوە باشە باشە کاک ڕەشید بنێرە دوکان من پارەکەی ئەدەمەوە باشە برا باشە دەخوافیز